دێنە سەر فەرمانگەی یاسایی. فەرمانگەی یاسایی طبعاً باسی کەیسەکان دەکەین. ئەم ساڵ دواتریش ژمارەی کەیسەکان لە بابەتی فەرمانگە لێکۆڵینەوەکان وەتان باس دەکەین. ئەو ساڵ وەکو حەسم لە دادگاکان 77 کەیسی سزایی لە ئەو ساڵ وەندێکیان ساڵانی ڕابردوون حەسم کراوە. راپۆرتێکی تازە یاسای دیوا ئەوەیە فەرمانگەی یاسایی هێرسە جێبەجێکردنی یاسای چاکسازی. خۆتان زانیت چ ئەرکانی ئەمە چاودێریکردنی جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەویان دووە راپۆرتە کە تقریبان چەند ڕۆژێک پێشتر حازر کراوە. طبعاً مەسبەت ئاستەنکان بۆ یاسای لە بەردەم جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەمە بەڕای من پۆلێرمان کردو بۆ چوار شێوە. ئاستەنجی سیاسیمان هەیە و ئاستەنجی یاسایی و کارژێڕی و هونەریمان هەیە کە بەتەکید ئەوە راپۆرتەکە لە داهاتووە بڵاو دەکرێتەوە. یاساکە لە هەندێک بەشە قۆناغی باشی بڕیوە، بەڵام هەندێکیان بەتەکید وتم سیاسین پەیوەندی بە باشتر بوونی پەیوەندی لە بەیانێوان لایەنەکانی هاوپەیمانی حکومڕانەیە و هەندێکیان یاساییە بۆ نمونە خاڵی مەسلەی بەرزکردنەوەی فەرمانبەران و وەرگرتنەوەی پلە زیادانەکە لە مادەی 6 داهاتوە. بەڕای من دەبێت هاویە ئەنی پێکەوە بێت چونکە لە 2016 پلە بەرزکردنەوە ڕاوەستاوە و پێی یاساکەش دەڵێ هەموو فەرمانبەرێک دەبێت بگەڕێتەوە سەر ئەو پلە وەزیفەی کە شایستەیە لەگەڵ بڕوانامە و ساڵی خزمەتی خۆی کەواتە ئەو فەرمانبەرانەی کە پلەی زیادیان وەرگرتووە پێی یاسای چاکسازی لیان وەردەگرێتەوە، بەڵام ڕاستێکی شێوەیە لە 2016 پلە بەرزکردنەوە وەستاوە کەواتە بێ چۆن لە پێشتەشی یاساکاتۆ دەری یاساکە ئیشی بەڕاستی ئەوەیە ئەنی دەبێت دابینکردی عەدالەت جەوهەری جێبەجێکردنی یاساکەیە بۆیە تا ئێستا بابەتەش لەلایەن لیژنەی باڵای چاکسازیەوە یەکلایی نەکراوەتەوە و هیواداری لە داهاتوە یەکلایی بکرێتەوە. خاڵی ئەساسی کە من حەزم دەکرد بۆتان بڵێم کە ئەم ساڵ ژمارەشی یەکجار زیاتر لە کەیسەکان بۆ کە تۆمار کراون ئەوە چالاکیەکانی فەرمانگەی لێکۆڵینەوەکانە. ئەم ساڵ لە ساڵی 2022 487 کەیسی تازە تۆمار کراون کە سزاین و لەگەڵ 226 کەیسی هەواڵدەری واتە کۆی گشتی ئەو کەیسانی ئەو ساڵ تۆمار کراون بە هەردوو لایەنی هەواڵدەری سزای 713 کەیسە تابەنجگە لەو کەیسانی کە لە ساڵی ڕابردوومەوە کە پێم وایە ژمارەی زۆر لە چاو ساڵانی ڕابردوو کەەوە نیشانەی ئەوەیە کە هەموو لایەنەکان زیاتر وردە ڕوو دەستی ئێسپارچی دەکەن وە سکاڵا و زانیاریەکان بەدەستە دەدەن. کەواتە ئەوە 713 بوو هی ئەم ساڵە و ئەگەر لەگەر ساڵانی ڕابردووشی بخەینە سەر 976 کەیس ئێستا لێکۆڵەوەی تێدا دەکرێت لە هەردوو لایەنی سزایی و هەواڵدەری بۆی وازح بێ 713 هی ئەم ساڵە کە تۆمار کراوە ئەو باقیەکەی تر کە بۆتە 976 هی ئیزافەی ماوەی ساڵانی ڕابردووە. ئەو کەیسانی ئەم ساڵ ڕاوانەی دادگا کراون ئەوش ژمارەیەکی زیاتر لە ساڵانی تر ئەم ساڵ 203 کەیس ڕاوانەی دادگاکان کراون مەبەستم لە هەر سێ بەڕێوەبەرایەتیەکانی هەولێر سلێمانی دۆهۆکە ئەوە تقریبان کورتەی کار و چالاکیەکانی دەستەی دەستپاچی ئەگە بەڕێستان یەک دوو پرسیارتان هەبی بۆیە نامەوێت زۆر کاتام